مانێتم لە وجهە نظری خۆتەوە بۆ بکەیت يعني ژیان بەڕێوە بچێ ژیانی تاکو ژیانی کۆمەڵ دوور لە دین مثلا سەری ئەسحابە بکەیت حتا لە خولەفای ڕاشدین و بەملاوە پێتوان نییە شەخبەتەیەکی زۆر غەریبە لە قەتڵ و لە کوشتن نەوەڵا لە دیدی تۆ وایە دەنا ئەسڵەن وانە بینی عەلی و مەعاویە چییە؟ بینی کوشتنی عوسمان چێ بەدەستی موسڵمانان باسی ئەوە ناکەین کاکە غەڵەت بووە با حوسێن ڕزای خوای گەورەی لێ بێ کاتێک کە هات بۆ کوفە بەلای موسڵمانانەوە هەڵەیە ئیشەکەی هەڵەیە سیستمی مەدەنی سیستمی محایط باشترین حاڵەت نییە بۆ ئینسان وەگەڵەوەی سیستمێکی ئایدۆلۆژی تەنانەت دینیش بێ آخر دین تا دین دەگۆڕە کاکە داعشش ئەڵێم من لەسەر منهەجی کتاب و سونە ئەڕم دەقەوتە نەس یعنی هەر کەسێ بە کەسێ بڵێ کافر ئەگەروانێ بۆ خۆی دەگەڕێتەوە خۆیان نەبێت کافرن هەر ئەو وایە کێ هەر ئەو وایە هەر کەسێ هاوشێوەی ئەوانش ئەمە داعش خراپ بوو ڕەبیعی کوڕی هادی مەدخەلی خراپ ئیخوان بە هەمان شێوە سۆفی بە هەمان شێوە